سڵاتان لەبازانی خۆشەویستان بەخێر بێت لە ڤیدیۆکانی مانچی 6 گەڕام وڵاتان کە ئەوڕۆ یەکەم پێشانگەی نەسەدینەوە دەست پێ دەکەین نەوی کاکەڕایی باش کاکەڕایی سەلام سوپاس دەکەم با یەکەم جار لە PS5ەکانەوە دەست پێ بکەین لێرانە ساریان چەندە؟ PS5 یابانی بە 440 دلاری ئەوڕۆپی بچەندە؟ ئەوروپی بە دەوری 500 دەوری 500 بەێ سیریەس X بچەندە؟ 500 دلار 500 سیریەس S 270 دلار PS4 PS4 ئەوانە هەیە بە 290 هەیە بە 300 هەیە بە 320 هەیە بە 280 حسب یاس ئەدی جۆگەرەکان جۆکەرەکان سلیم لە دەوری 450 هزاریە چ لە دەوری حسب زیاد حسب خایۆنیە ئەدیوان بچەندە؟ 1S بە 250 هزار 500 هزارگاش بە 280 هزاری زۆر چاکە لە سیریەس و لە PS5 هیچ دەستی دووتان هەیە؟ وای ئێستا ئالێ هیچیان نەمایە ئەوە زۆر چاکە بابێ نەسەنیتان و سویچەکان لێرانە Oriental switch ئەمانە هەرچێک ئۆلیدا هەرچێک ئۆلیدا. ڕەنگە چیە؟ بەڵێ ئەوی ناوەندی ئەو شینی سۆرە بە 285 دلاریە ئەویان بەڵێ سپلاتونەکە بە 300 دلاریە زنداکەش بە 300 دلاری 340 دلار هەرێکۆ سارەکە چوانی دیشنە ئەزوانەوە لێرانەش دەستەکانی ئەکسبۆکسی ئەو دەستکانە بەچەندە؟ دەشێکس بۆ پزوەن سریەسی ئەوە ئەو ڕەنگە بە 55 دلاریە ئەوان ئەوان 50 دلاری 50 دلار هەدی دەستی PS5تان هەیە؟ دەستی PS5 نابەز ئەویش هەر بە 6 دلاریە ڕەنگە 6 دلار لێرانە ئەو پرۆتێکتەری ستیم دێکشان هینایە ستیم دێکتان هەیە بەخۆی؟ ستیم دێکەکان نوێمانەی دەستمانەیە وە ساریان چەندە ستیم دێک؟ سیدێک بنووتی بە 450 دلاریە دەست توشمانەی خاین بە 380 دلاری زۆر ساڵێکی گەنجاوە لە بۆ پرۆتێکتەر و شتیشان هەیە لێرانە کە کەفەرە ئەوە هەم کەیسەکەی هەم دڕیشاشەکەی سکرین ئەیشمانە لە بۆ هێسێتەکان شتی باش ستان هەیە هێسێت ئەوانە سەری ئەوانە پانشە ئەنەی ئاساییە بە 2 دلاریە ئەوانە شێوان ئەم ڕیسە ئەوە مارکەی ڕیزەر مارکەی ڕیزەرەکان ئاتەن ئەو نوعانەیان پراکتینیکس فۆرکۆنسڵە و شیرە 50 دلاریە ئەو فەسکەش 50 دلار بە 40 دلار لە بۆ کیبۆردانە ساریان چەندە؟ کیبۆردانە 40 و 50 و 6 حسب قیاسات حەزمێکی چکەنەوەوانە گەورەشیان هەیە گەورەشی هێسێتی PS5 هیچ ساری 5 دلاریە 5 دلار با بێنە سەر یاریەکان لێرانە بە یاریەکانی PS5 دەست پێ بکەین هاردوەر لێگەسی هاردوەر لیگەسی وەرزێ بە 4 نوێنە 50 دلارە 50 دلار MXGP 20 ئەوش بە 50 Far 6 پارکرای 6 بە 30,000 ئەپلێکتێل 50,000 دێڤڵمی 40,000 Evil West 55 Atomic Heart 45 FIFA 40 دلار و نوێ لە بۆ PS4 بچەندە؟ 45,000 Modern Warfare 2 مۆدرافەر 2 بە 65,000 لێرە ڤیلۆج بچەندە؟ 25 دلار PS4 ڕێزنێ بۆ بچار لە 50 دلار ئەی سەر ئەنە سارە لێرانە ڕایکە دراگۆن یاکوزا 50,000 House of Ash بە 35 دلار زیاد بلەبێ Evil Dead 40 دلار Dragon Ball Z 35 دلار 35 دلار زۆر چاکە گۆتەم نایتەکە بچەندە؟ 35,000 Shadow Warrior 50 دلار Dirt 5 40,000 شێدای بچەندە؟ هەمووی ئەو ڕێزە بەگشتە؟ ئەو ڕێزە بەگشتی بە 20 لێرە شاتدا مۆدل وافێریەکە بەڕاستە فەسە بەڵاو چارە FIFA 20 مافیا 2 مافیا 2 بە 20 لەشون شێرە ئەوانیان بەگشتی بە 20 ئەنیمەکانیش حسب ئێستا ئەو ڕێزە بەگشتی بە 20 ئەوەندا ئەو جەمفۆرزە 25 بەڵێ بەس ژان فۆرسەکە بە 25 ئەوانت کە بۆڕتەکەیە ناتۆ نجاستۆرم چار لەگەر دراگۆن بۆڵ زینۆڤیچ 2 بڕوان نینجا ستۆرم چارەکەی دیکەش
ئەو بۆ ڕتۆی دژنەکەی ئەمانە بەویستینە فاتر زیێدەکەەوە چەندێ 25,000 لێرانە PS4 بێنە سەگەمەکانی نیتانجۆی لێرە گەمەکانی نیتانجۆی ماریۆەکە بە چەندە ماريو إكسرابت؟ $45 گەمەکانی دیکە بەگشتی یۆشی يوشي با $45 $35 لێرانە پیکمین سەیەکە $100 $10 دراگۆنز $100 لێران سپلاتون 2 او نوية با $45 رابطس او رابطة با $45 نوية سوپەر سماش برۆز $50 نوية سپایرەت سبايتش نوية با $10 لێرە ڕێیمانەکە قيمانكا با $60 $30 ماریۆ تۆدیسەکە ماريو كان بقش با $50 زێلدا او زلدا دستي دوا با $45 ساسین کریدی سەیەکە اوش دستي دوا با $10 بەشی دووەمی زێلدای $58 Mortal Kombat 11 دستي با $35 زۆر باشە دەستیان بخير بس ئێستا لە پێشانگیان بخەمە دینێرە لە جیازەکان دەست پێ دەکەین ساری PS4 فور پرویکا با $230 $130 سلیم 280,000 فاتشمانەیە 220,000 زۆر چاکە وانەکە بە چەندە وان فاتەیە بە دەستی بێ وایر بە 180,000 وان ئێسەکەشمانەیە 250,000 ئەدی ئەکس ئێکسەکە دەوری 300,000 ئێستا ساری ئەوڕۆ 300,000 زۆر چاکە دی سیرێسەکان بە چەندە بە لۆچی بە $275 مستعمەلیشێ دەستی دوی خایەن $245 زۆر چاکە بینە سەر و قاعدانەی سیرێسی قاعدانە نرخیان 25,000 چارجەری ئەوەکەیە دەستکەکان و ستانی جیازەکەش لێرانە ئەو هێسیێتانە سێدەکان ساریان 18,000 هەمویان هەمیان یەک ساریان دەستکەکان نرخیانەوانە 30,000 ئیسیرزیە سال و هەموو ئەوکان دەبێت وان و تیجاری نەبڵ زۆر چاکە لێرانە دەستکانی پێسپایفی لەونەکانی $6 بەس حەسکەریەکە $65 ئەوەی گۆدۆڤارکەژی ئیدیشنە نرخی $95 ئەوانش هەر وچی و ئەوە $50 ئەوکانی وانی $50 بەس لەونەکانی $6 ئەو دوو لەونە حەسکەریەکان ئەو دوو لەونە بەڵێ دەستکانی واری 360 بە 10,000 بەڵ سوکانەکان بە چەندە سوکانەوە ڤینۆ گێرحادیا بە $9 هایتیشمان گێر ئۆتۆماتیک بە 65,000 لەو نەوهانە هەنگ مارکە PXN بەس گادۆفۆر ڕاگناڕت بە چەندە ئەوی فایفە بە $50 GTA PS4 GTA 4 بە نوێتی 25,000 مستعمەلیشێ 15,000 Red Dead Redemption 2 ڕێدێت بە 30,000 بەلەوچ Deathloop PS5 Deathloop ئەو بە 40,000 Far Cry 6 ئەو 30,000 Battlefield 2042 ئەی شەر 30,000 FIFA 23 ئەوان حارەبیە بە 55,000 ئینگلیزی بە چەندە کامیان FIFA 23 ئینگلیزی ئینگلیزیەکەی بە 45,000 10,000 فەرقە Village بە چەندە ئەو بە کەپسە ڤیلیجەکە بە $40 Uncharted بۆ PS4 بە 15,000 بەشەکانی ڕاستنی بڵەکان ساریان چەندە چەندە قەدیمەکان لە 15,000 تا 20,000 دیۆزێکسەکە تەنش PUBG ئەوی شاری 15,000 Need for Speedەکان فۆرسیدەوە هیتەکە 20,000 نیئۆ دوو ئەو 15,000 یەکەکەی بە چەندە هەر تقریبا یەک ساعت ئێستا سعرەکانی مافیاکان ساریان چەندە چەندە مافیەکە 15,000 ئەو پێدیشەیە 20,000 بەشێکەکە ئیدیشنەکە 5,000 فەرقە وسي اخري هەر بو 15,000 وسي اخري بو او شيشينا وانا بو مشکلێ نییە فارکەکان او تسندك المالي جان پارکرای کاوەشی 15,000 تسندك وانا 75,000 ئەو کەپسن ايه باش شبرا پێنجەکە پێنجەکەی ئەو کەپسا بە 25,000 فارکەی پرایمۆ 15,000
نرخی مستعملەکانی شەو 15 و 20 واصل البيستا طبعا نبوغا مكاني ونش وانی زیادر ئێستا هەموو گەیم پاسە ئەمەکانی زۆر کەم دەڕۆن انا كان باسي سريع ڕێدێتەیە 25,000 ڕێدێتەکەی لایفەرەکە بە 20,000 زیاترە لەو دوو گەمەیە دستكان عزیزی استجشاني براينا قلت اسماعيل بخير بك السلام اتمنى gama kan FIFA بشه معناه استا بس يبين زاريا كبس او عفو دستي دو كبسش بس يبين زاريا او معناه مانو مدنا كبست زارا او كولكشن بات معناه او سي زارا ايفرينو بيونت معناه او سي زارا جي تي كا او سي بشكل بسبين زاريا ليتل هوب سي زاريا مودر وارفار بست زاريا ناروتو او بسبين زاريا شنو كان اوان بست زارا فار كراي نيو دون با بست زاريا اوان خواري ويتشر معناه ويتشر با بست زاريا والهالا با بسبين زاريا اتمانا كان با 15,000 انچارت دلوز ليگاسي کا با 15,000 دراغون بول كاكاروت مان با 20,000 رزنيفل 2 با 20,000 واش دوكس با 20,000 فار كراي معناه فار كراي با 15,000 PS بشتوك معناه 50,000 سبايرو معناه او با 25,000 انچار سه بشكا با 15,000 ديف ماي كراي بينز با 25,000 غودوفار تسار با 15,000 تيكن حاف با 15,000 مورتال كومبات 11,000 رزنيفل تسار 20,000 ناروتو ستورم تسار با 20,000 او ماوس او كيبوردانش مالواتي ميكانيكال انا همو ميكانيكال همو زور باش همو تايب سي ازي واركاني انا بس يبين زارينا همو بزمان ددينه دشي كوبي با 20,000 دشي بواري اكس بوكس 10,000 كيبورد كان هم يكسر هم قلت كمان هم قورش مانه دشي PS5 $6 كبس السيريسي ب $50 قاعدة شحني السيريس كان مانه او انا دخلي ب 15,000 او قاعدة كمان هم لبو دسك شحن كرنا هم لبو فانيشة او بس 10,000 دشي اورجينال بليتار ب 3,000 اورجينال بلادي بلا دشي بليسه ب 8,000 يبلاي دو ب 5,000 بلا برزي